ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتی بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر. ئێمە لە گەڕەکی نازماوەی شاری هەولێرین. خەڵکی ئەم گەڕەکە و دانیشتوانی ئەم گەڕەکەت ماوەیە کە دەڵێن فریامان کەون کێشەی گەورەمان هەیە لە ئاو ئاوەڕۆ زستانان ئاوێکی زۆر ماڵەکانمان دەبات. با بزانین کێشێ ئەو گەڕەکە و وەک گەڕەکەکانی دیکەش کە داوایان لە ئێمە کردووە بە دوواداچوونیان بۆ بکەین بزانین کێشەکانیان چییە و حکوومەت لەم بارەیەوە چ پلان و پرۆژەیەکی دەبێت. ئێوە دەڵێن کێشەمانەیە تەلەفۆن لە دوو تەلەفۆنێ دەڵێ کاکە فریامانکەوە چێ کێشتان؟ گەڵکی نازماوەتی دروست بە فراوان بووە بەڕاستی هیچ خزمەت گوزارش بناتیم نەجادەی بهاتێ نە سەبیل هاتێ نە مەزەش لوکەیە مەزراتان نییە نیتمان گەورەترین گرفتی ئێوە نەبوونی مەزرایە. بەێ کە دستان دادێ بەس خۆزگە بین ئێکان تەسوی بکەن ئەگەر تەسوی بکەن ئەوە دستانی ئەوە ماری منە بلۆکمدانەیە بلۆکتدانە لەبەر چه بلۆکتدانەیە لەبەر دستان نایبنین کە باران دەبایی دەبی واز ینی باران ببارێ ئاخی زەمان دروست دەبی لێت قەداش بە دانیشن هەتا بانکە فلسەتان لە دەستە کەچەوەی نیە کاکەمە فلسەتان لە دەستە هەر بە خۆت یا ماڵەوە شەر هەمووی دەگەن کەس ناوی ناوەڵ ئەو ماڵی داک بە زۆر کەس زیانەکان بەهانەوە دەچن شەوان نووسن نییە باشە زۆرنەوە ماڵانەی شەوان فلسیان لە دەستە تاوەکو بە ئاوی باران مارش گرە زۆر مارش گرە خاصن ئەو مارانە هەر ئێرە منداڵە سەمەتی دەی بۆ دەبێکە يعني من داوری بوتين لبيك بقرعة زاري بسعر قلت بسعر ستة لبا مقتبي معي ليرة الو كولا ستة لبا معي زاري بسعر بسعر يا لما تبت مانو ماري عم بتنقو مارنا هذه بخوات باشا نقول بين بلين پێشتر حکوومەت ئیشی لێرە کردووە وانە باشە ئەو شەقامە لەبەرچ لە خانوەکان زۆرتر بەرزتریان پێشتر مقاولی پێشتر کاکاری لێرەکرد بەڕاستی یعنی لە جیاتەوەی لۆمان چاکە لێ سقەت کرد سۆفا زۆر بڵند بۆ بەڕاستی پێشتر نەوی بوو ئێستاکە هەندێک تێکەڵی تێکرد و ڕاست بەجێشت بەنیوەچەری بەجێ هەندێک شتاوە کردی هەندێک شتاوە نەکردیە باشە ئێستا ئەگەر لەسەر ئەو ئەساسا تۆ پێم بڵێ ئەگەر لەسەر ئەو ئەساسا شەقام بکرێ پیر بکرێ یانی ئەو خانیانە هەموو سەقەت دەبی تەواو هەموو سەقەت دەبی هەر گیرێتر قاتەشکە تێکەرە ڕووکە ئەو زەقیر بکرێتن ئەو شەقامە ئێستا برد کرایە لە خانیەکان باشە دای حاجی تۆ پێم بڵێ معاناتی تۆ چییە هەر لە دوورەوە قسە دەکەی بەس مەزرایەکەمان بکرێت مەزرا ئەری وەڵڵا زادەشت ناوێ بەس مەزرا ئەوە چیەوە بلۆکە داناوە ئەوە بلۆکە هاتە زۆری ئەو دێتە ژۆر ئەری وەڵڵا ئەو ستار ئەوە دانیشت بەس ئەو ساڵواتان لێ باشەوە چیەوە تۆ پێم بڵێ ئەمە دیاردەیەکی جوانە ئەوە ئاوی چێن دەرێەوە دێتە ئەو مارانی ئەوە ئەگە باران بباری و هەموو دەستە زۆری پشتەوە بخ باشە زۆرن ژنەکان بەم شێوەیە و هەمووی بە فلسەی هەم بە باستی ئەیدار کاتەکەمە دەچینە مەکتەبە خوا پۆتینی ئەتەهیر لە بەرکەیت پۆتینەوەڵە هەممە قەڵمان دەتەقڕ یانی زستانە واتان لێ ئارێوڵە یانی کێشەیە ئارێوڵاتای کەسی فەقیر ئەلێرە یاگەنە کە دەوڵەمەندی لێ نییە چکە لە بە قوڕ زستانان ئێرانە قەلمە نامێ لە بە قوڕ دەبێ ئەوە چی لە بەرکەین ینی شتەچی لە بەرکە هیچ قەلمان نەتەقڕ تۆ ئێستا خوێندن دەستی پێکردەوە ترست هەیە بارە ئارێوڵە باشە تۆ وەکو قوتابیەک قوتابخانەکە دوورە لێرە نزیکە لێرانە بەس ئێمە قەلمان دەبتە قوڕ قوتابخانەکەش دەبتە قوڕ و لیتراوە بەخوا ئەو چێرە دێدێ هاوینان ئەو لێرەیە زستانە لێرە خراتریش باشە ئەوە بەرپرسەکان گیان لە قوتابیەکی زیرەکی وەکو تۆیە چ دەڵێیتە ئەوان چیان پێ دەڵێ وڵای پێیان دەرم کاکەوەرن بەس مەزرایەکەمە لۆ بکەن کەوا داوا لە حکوومەت دەکەی فریاتان کەوێت دەڵێ وەرە فریە قوتابیەکان کەوە ئارێوڵە ئێستا مەکتەبیشمە مەکتەب هەر مەکتەبمان گەلە کۆن ینی چی نمایە بڕوخێ کێشتانەیە وەڵی کێشەی با بڵێن خزمەت گوزاری دستانان هیچ ژیانی تێدانی هاوینانی هیچ ژیان تێدانێ گەڕەکەی فەقیر نشینە با بڵێن زیاتر هەمووی ئاسایش و پێشمەرگەیە باشە لەبەر چه ژیانی تێدانی وەڵی لەبەر ئەوەی قوڕی لێ ڕادۆست ئای لێ ڕادۆسی با بڵێن ئەو وەزعەکەی دەبینن کە کەمەرە ینی گەورەترین کێشەتان گەورەترین کێشەمان کە باران دەباری وێرانە مەزراتان نییە لە ڕووی خزمەت گوزاری سەفرە لۆ ماڵتان ئەو دەیبات چیە کێش وڵا غێر مەزرا شتمان یا خزمەت گوزاریمان نییە لەبەر ئەوەیە
ینی مەزراتان نییە ناوەڵە مەزرامان نییە دستانان لەبەر ئەوەی مندارەکانمان لەو مەکتەبێ ناتان بڕۆن لەبەر ئاو قڕوتر باشە باوەکە ئەگەر ئێستا پارێزگار جێی لە دەنگی ئێوەیە دەڵێ بابزانی نازماوە چ کێشەی هەیە پێویستی بەچێت چ بکرێ لێرە باشە وڵی چ بکرێت چێ کۆرانەکانمان لۆ قیرتاوە سەب بەچی ئەوانەمان لۆ جێبەجێ بکەن و معنە بشیرەمانی مەزرامان لۆ بکەن ئەو یەکەم جار مەزرا یەکەم جار مەزرامان دواتر پێویستیتان پێویستیمان بە سەبە و جاوجی سەبە کە قیرە چیە ئەلۆمان باشە نازماوە بەڕات چەند ماڵی لێیە والله زۆرە کا کامران جەناوت مختاری بەێ مختارم باشە چەند ماڵی لێ ناز ئەمن مختارم وەقەتی ئێرەمە پێشی من مختارێکی لێ مختارەی لیا بوو ئەو مختارەیە مراجعی کرد چەندی مراجعی کرد لە ئەو جادانان لەبەر بێ ئاوی لەبەر کێشێدی بەڵام لۆیان نەکرد ئێستا ئەگە دووبارە ئەمن مختاری وەقەتی ئێرانەمە ناوم ڕۆستەمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە ئەو جادانیان لۆ چاکەن بەڵێ زستانێوانە ناتوان هاتوچی بکەن یانی زستانن بەڕاستی ئەو ماڵانە ئاوی دەستێ خراپتر هەیە خراپتر لێرە ینی ئێستا بە حیساب باشەیە بەێ ئەیرە باش ینی ئێستا مەزراکە لەگەر تقریبا ڕسیفەکە یەکە بەێ بەزێ خراپتر هەیە هەر سیارش لێ نابووە بازام چ دەرێت چ بۆ دای حاجی کەس نەبوو کۆمبار بنۆ بینتە دەرێ بخوای گاسی کوڕەکانم کردی بخۆم کلێم عملیات کرا بخۆ ئەوشە پڕ ئاو بووە بلۆکم بەدەرکە ژێر و ئەرتمەشایان ژۆرەکە کوقۆرە ئەو باشەوە چۆن دەبێ ئەوە لە جادەترەوە ئێ وڵا کاکە ئەوشی ئەها پڕ ئاو دەبی پڕ ئاو ئارێ خوا دەزانی ئەوە ئاو دەزەوە ئەمام هەموو مەتبەخ هەموو پڕ ئاو بووە ئەمە هاینێ وەش باران بارێدستان داوا لە حکوومەتی هەرێم دەکەن ئەوەندە جادەمان لە بۆستە بکرێن ئاوکە بستەوە ناو مەزرا باشە تو پێم بڵێن خانێکی ئێوە یان خانووی ئەو منتیقی وڵی ئەو کۆران قەی نەدەزانم دارەکان دەسنە مەکتەبێتە ئەوەندەیان پۆتی باشە باش ئەنگۆ بە سەقەتیتان دروست کردووە خانووەکەیان جادەکە سەقەتی کرد ینی مقاولەکە جادەکەی برێکرد یاری ئەو ڕێزە هەتا سەری ئاو دەی بادستانان هەموو ئاویان دەستە باشە چەند ماڵ دەبیەوە ئەو ڕێزە بە کاملی وڵا سەد ما بەس ئەو بەرە ینی 100 ماڵ بناوێ دەکرد ئێستا ئەوانە ماریان لەو ڕێزەیە هەمووی بەم زەخەی دەبی ئایا دەربداتن لەناو ماڵێ ئارێ وڵا بەم زەخەی بەم زەخەی دەبی دەربدەیت ینی زستانەوە حاڵی دستانەوە عالیتەوە تا کاگە بابری عەبدولسەلام و دستانە مزەخەی پێ دەکا قوڕای لە دای حەجی ئەنگۆ بە مسەخەی ئاوی فرێ وڵا وچی چ بکەی ئەها پڕ ئاو دەبی هەر عەزمانمان نابگاسی جیرانان دەکەین دەری مەرە بەخۆم تەنیا مەدەرمان کۆمبار شتمەوە بەستە دیواری ینی شەوان ئەگە بارانەکی بەخور بێ ئارێ وڵا بڕی مارێ دەبی ینی زراوت دەچی ئارێ وڵا دەترسێن قسەی ڕاست تۆ پێم بڵێ ئەو سۆندە چێنە ناوسن ئەو سۆندە ئیچلکاوی ماڵەیە دەردەدەین ئەو ماڵمان هەموو نیوی بۆ مەجرامان نییە باشە ئەوی خاوێنەوە ئەوە ئاوی پیسە ئەو سۆندەیە لە ناویتی بەڵێ ئاوی چلکاوە ینی بە مزەخەی ئاوی فرێد بە مزەخە ئاوی چلکاوی ماڵی فرێدێن جۆگە نە ئەولایە هەیتمان نە ئەولایە بیرمان لێدایە کە ئاوی ماڵی بزێرا دەستە ناو مەجرای لە مەجرای بە مزەخەی لۆ جۆگە چی دیڕەت دەدەینەوە ینی ئێوە ئاوی مەزرا بەمزەخەی فرێد لە باتی مزەخە بەکبی بۆ مەزرای یعنی هیچ ژیانمان نیە دستانان ئاو هەتا ئێرێدی یعنی هەتا ژۆرێ دێ یعنی ئەوە ئێستا ئەگەر دوو ئیش لە ماڵێ بکەین خلاصە بە بەراون لەگەڵ خانەکەی ئێوە ڕێک و پێکە بە هەندەسی دروست کراوە بەس بۆ خانووی ئێوە نویترە نزمترە ئەوە بەرزترە 6 ساڵەوە پێش کە خانیەکەمان دروست کرد لێرکوانە ماڵیمە زۆر بەرزتر بوو لە ئاردەکەی 6 ساڵەوە پێش مقاولە کات لێرانە جادە و بانی عەلەسەس دروست کرد هەر پڕی کردەوە هەتا هەمووت کاکە بوەستە خانیمان خۆم بە خۆم لەگەلیان بە شەڕ هاتم یعنی گارەگاریشم لەگەلیان کرد بەس چێجێ لە جێ هیچ ئێستا خانووتان هەموو سەقەت بووە یعنی مستەپارەی لێ دەنەگە فەقیر نەبی خەڵگنێ نایە تۆ پێم بڵێ ئەگەر ئەو جادە نزم بکرێتەوە ئەو کێشە قوتار دەبن زۆریش قورتار ینی حکوومەت شۆفەر بێنێ لێرە ئەم خۆڵات زیادە فڕێ بدە کێشەتان نامینێ کێشەمان نامینێ لۆچکە ئاو جۆگەکەمان لۆ دیاری بکە بەخۆی دەڕوات. پێم بڵێ ئەو کەندەرانە ئەو ئاوە پیسە کە بەردەوام لە ستانان دەڕۆ بۆ ئێوە کێشەی دروست کردووە بەڵێ کێشەی دروست کردیە دێتە ناو زیلان تێگەیشتی ئەو ساڵ ئاو چۆ ناو گوندی زیلان کرد مزگەفتێ
چەند ماڵی لەسرە چەند ماڵی لەسەر وەرە تقریبا نێزیشی 2000 مالی لەسەر 2000 ئەرێ وەڵا هەتاچی تا خوارد لەسەر ئەو کەندەرانە لەسەر ئەو کەندەلانە پیسەی حتاچی تا کرم ئەو مزگەفتی مەلافاتی لێە باش ئەوە چەند لە ماڵێک دوورە ئەوە چەند 20 مترێک دوورە تقریبا 20 متر باش ئەوە بۆ نەخۆشی و شت بڵاو ناکاتەوە كره حموش تاقد نخوشي كوليرا يعني انواع نخوشي زندوري شي ليه زندوري ليه ماري ليه دوبشتي ليه زرجي ليه حتى ريوشي ليه باشا هو ديار ديشي جوانه نعم جواني ناشارستاني ولا اگه بکرێت چاچکن جوانیکان جوانکاری لێ بکەن ئاوەکەی بزرکەن بیکەن چنیاتی شتێکی زۆر چاکە باشە شەقامی کۆرنیشەوە کۆرنیشە بەڵێ جادە کۆرنیشە نزیک زیلار 5 حسار باشە ئەو ئاوە پیسە هەر هەمووی ڕۆژانە خەڵکێک لێرە تێپەڕی دەیبینی تێپەڕی بەڵێ دەیبینی باشە تۆ کاسبی دەستانە تۆ تەکسیت هەیە باشە ڕۆژانە بۆنێکی خۆش هەڵدەمژی لێتان زۆر ناخۆشە زۆر ناخۆشە خەرچیش دێ قەلاب دێ هەموو زبری لێ فرێدەدەن بەڕاستی سیماچی ناشرنی هەیە زبرش لێ فرێ زبری لێ فرێدە باشە ئێرە شوێنی زبر فرێدانە نەخێر ئەوە تەنها ئاوەکە پێدا بێت جوانکاری لێ بکرێت داری لێ بچێندرێت لە لێوەکەی جوانە مەزەڕش جوان دەوێت بەزە ها بە پیسی نەبی بەڕاستی باشە ئەمە چاکردنی خەرجی زۆر دەوێت بەڕای تۆ وڵاگە چاچکەنەوە دەیناوی ینی بەس سندوقی لولەیی دەوێت بەردی لێدەن و ئەو لێ بەردی لێدەن وای بە خەرق زبر زاری تێ نەکاوت خۆش فرێدەنە ناویش باشە حاجی تۆ ئەوراقل لە دەستا پێم وایە ماوەکی زۆرە خەریکی 2 ساڵە ئەمن خەریکم 2 ساڵە 2 ساڵە بەناوی ئەو منتیقەی ئەوە بخۆ بە عاج کەمالی چوین بەڵێ ئەوەلی بە فتح الله بخۆ بە فتح الله چوین عریزەکن دەرینا ئەمرن دەرینا ئەو عریزام ئەو پارەی بۆ دەرچووە ئەوە پارەشی بۆ دەرچووە بردەکەشی بۆ تەلخان کرایە تێگەیشتی لەوانەیە ئەو ساڵ 10,000 چووی نێوێندرێ ئەقسم هەر گوتیان بۆ تەکەین ینی پارەی بۆ دەرچووە بەڵام جێبەجێ نەکراوە ئەوە بردەکی بۆ دەرچووە بە 2000 ئەوە نایکرد چەند دەبی بەم شێوەیە وەزعەکە وەزعەکە تقریبا ئەوە 4 مانگا و ئەو ئەمرن دەرینە باشەوە لە مانگی هەفتی 2019 تەوقیعی ئەندازیار بۆتان تایرشی لەسەرا پارەکەش 32 ملیۆن و 900 هزار دینارە کەوایە پارەشی بۆ دەرچوو چەند دەبی ماڵتان لێرکوانەیە وڵەوە تقریبا 2 سال زیاترە 2 ساڵە وەزەتان چۆنە لەگەرە وڵی زۆر واستەماگەدە کەس ئیشەکی لۆ نەکردین بەتەمانی بارکە وڵا لە بەجۆ جون بشاردی ینی وەزعەکەەوە خراپ بوو هەر وڵی زۆر خراپ جۆ وڵی 28 دوژمانە بێت ڕۆژ شەوی گرتیا لە ناو ماڵێ هەر لە ناو مارێ دێتە ناکوونی مەزرا دێتە ژۆریان کەوای بێزار بوون هەر وڵی بێزار خەریکە خانوو وڵە خانەکەی دەفرۆشی نەولاتمانە دەراری بەس دەبەر خاتری جوور هەر وڵی لە پیسیان لە پیسیان هەر وڵی لە پیسیان نەخۆشیش بڵاو دەبتەوە هەر وڵی ئەدە ئەو قڕۆشی نەبوونی نایە باش ئەو هەموو ئاوە چی ئێستا لێرە ئەو مەزرایە گیرایە گیرایە بەرێ باشە بە زستانان وەزەتان خراپیان هاوی وڵی ئەو ئێرە پڕ ئاو دەبی ینی زستانان ئێرە تەواوە ئەو کەندە ئەو سەر پڕ ئاو ببوو باشە نەبوونی مەزرایەکی باش ئاوەڕۆیەکی باش وڵی ئەمە داوا لە حکومەتی دەکەم مەزرایەکمان لۆ بکە ئێرەمان لۆ خایان کاتەوە ئەگەر ناخانیەکەی چۆل هەر وڵی چۆل دەکەین چۆل دەکەین هەر وڵ ئەو مەزرایە پیسە ئەو ئاوەڕۆی خراپە کێشەی بۆ دروستکردن بەڕاستی بەجددی منزەر و دیمەنی زۆر خراپە بۆنی دێ بەڕاستی هەموو زبڵی گەڕەکەەکانی تریش دێنن فڕێدەنە ناوی ئەمە بۆتە هۆی ئەوەی کە خەڵک نەخۆش زبڵدان بەڕاستی وە ئەی منداڵتان وەزەی چۆنە وڵی خۆ منداڵمان دەرناچی هەر لە بنی ماڵە ئەگەر بێت دەربچێ بۆ کێ بڕات ئەی بۆ قوتابخانە هاتو چۆکرد وڵی مامۆستا من حەزەکەم ینی جددی ینی لەسەر ئەو خاڵانە بۆستین دووسێ خاڵن یەکێکی ئەوەیە تا ئەم منتەقەی ئێمە بنکەیەکی تەندروستی تێدا نییە تێدانیم ئەبەدەن تێدانە ئێمە ئەبێ بڕۆین بۆ ڕزگاریان بۆ شوێنێکی در بۆ ئەوەی کە چارەسەری نەخۆشیەکمان بکەین حاڵەتێکی تاالەمان هەبێ ئەمە یەک دوو ئەم منتەقەی ئێمە پێویستی بە 1 کیلومترێکی قیر هەیە 1 کیلومترێک 1000 متر دەکات زیاتر ناکات دوو ئەگەر بێت و پردێکمان بۆ دروست بکرێت یعنی ڕبتی ئەم جادەیە پەڕینەوە نییە نەخێت پەڕینەوە نییە ئێستا ئێوە دابڕاون لە جادەی کۆڕ ئەگەر ینی باسەریح قسە بکەین ینی ئێمە ئەگەر بێت و بڕۆینە سەر ئەو جادەیە بە پردێک چارەکێک
بانزین لە کیسەمان دەبێنێتەوە چارەکێک کات لە کیسەمان دەبێنێتەوە خۆمان وەکو هەمومان گەنجنیمان زۆرمان پەکەوتەیە پێریتە بپەڕێتەوە لە جادەکە ئەگەر پردێکمان بۆ بکەن ئە لێراکە من تەسەوەر ناکەم یعنی بە 4,000 دلار احتیمالە دەربچ یان 5,000 دلار معاناتی ئەم هەموو خەڵکەیە چەند هەزار ماڵ دەبێت والله ئەمە زۆرە مامە زۆرە باشە تۆ پێم بڵێ کێشەکەتان پەڕینەوەی یان چارە سەرکردنیەوە ئاوەڕۆیە باسی لۆ بکەم دستانان پڕی ئاوەبی مندار ناوێری بێتە دەرێ لەبەرەوەی بخنچێ ینی ترستان زۆر لەسەرەوەیە بەعرێ لێدێ باش بڕواو کە دەگە کەرەچێس فەرقی نییە هاوی نانیش پێشکەشی بەبێ حساب هەیە دووەمینیش ئەو خەرکەی دێ قوربانیە کە هاتی سەر و پێچ و هور گشتە داوێتە ئێرە دوکاندار هەیە کورکەمریش کوشتی ڕێکخەرەوەی دینی داوێتە ئێرە باشە ئەوە وای مردار و تۆپی هەیە هەرەدەنە ئێرە خەرکەچی زۆر بەرێ وەڵا تاسیری زۆرە پێش ناپرۆشێ ئێستا ئەو مانە دوسێ جارە لافتێلی ئەدەن دەیانەوێ بفرۆشن هەتا ئێستا هەر خەرکەک دێت چاوەداتێت چاوی وەو کەندەیەکەوی وە مەزرایێراکەوی ناکرد باشە زۆر دەوری هەیە باشە ئێرە ئەگەر بکرێتە باخچە حەدیقە حکومەت ڕێگا دەدا چەند جار کاک نەوزاد هاتیە لێرانە گۆتیتی ئەوە دەکەن ئاوێ کەرەچێ دینی نوێرە دەبتە نافورە و وە بزانم لە مستەر پلەن شتێ ئەوانەش ئەوە هەیە ئێرانە بکرێتە ناپورەوشی تا ئێستا زیار نییە ینی سەردانی بەرێ شارەوانی محافەزەن کردیە هەر وەڕز بووینە حتا برێ وەڕز بووینە هەر زاری دەچین عریزێ نوەکەینەوە پاشی 5 مانگان عریزەکە بزرەبی لە نوێتی و مام عاجی چەند جارە خەرچی خڕکات و دەستە محافەزەی هەتا ئێستا هیچیان نەکردی بڕۆنەنگۆ هەڕوونەوەمە لەو هەفتەی ئیشالە دێن سەردانوەکەین هیچ یعنی پێچۆکی کەمی دەوێ واللهی ئەو جە نازانم چەندی کەمی دەوێت زیادی دەوێت بەس بەڕاستی عنی ها ئەو وەزا تۆ ماڵت نەو ناوچێ چەند ساڵە لێرە دەژی والله تقریبا 7 ساڵە 7 ساڵ باشە چیتان دەوێت چیتان ئەمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئێرەمان لە بە چارە سەر بکە چارە سەر بکە ینی بیکاتە ئاوەڕۆیەکی مۆدێل ئاوەڕۆیەکی مۆدرێن یان ئەوەتا بیکاتە سەوزایی ینی نەخۆشی بڵاو بۆ تۆ لێرە ینی بۆ نمونە منداڵەکانتان یان پەڕینەوە هاتوچۆکردن ئەستەمەکان چین کێشەکان چین ئێستا پێشکە هەموو ماڵەکان یان وێرانکردین پێشکە یان ژیانتان نیە لە دوو ئەوم دانایە دوو ئەوی پێشکەی لای دەکەی پێشکەی هەر پێشکە لە ژلوێ لە بەستی سرکە و ئەو شتانە ینی زۆر زیندەوە زۆر زۆر ئێرە چ گەڕەکێکە ڕەچی حەسارە و چی هەولێرە لە هەولێرە باشە ئەو زبوو خاشاکە چەند دەبی لێرەیە ئەوە لەوەتی ئەمە بە بیرمان دێ من تقریبان 10 ساڵە مارم لێرەیە بە پێشتر ماری بام هەر لێرە بۆ بەس بەخۆم 10 ساڵەکە هاتیمەوەێرە ئەو زبلە هەر لێرە بووە خەڵک سەرپێچیە کات و مساعدە یەکدی ناکات زیران مڕاعاتی زیرانی ناکە بەڕاستی ساعت 12 شوێنی مەمەسینی ئاوک ژایت بۆرە بۆ دوکەراتەنە یعنی لێرە خەڵک زبر دەستێن زبر قایش سۆندا پێرا و قاقاز هەموو شت باشە دوو بشێک مار مشێک هەموو شتی لێ هەتا بە ئەو ملاحەزەیە بکەم ئەو کاتێک کە خەڵک قوربانی کرد بەڕاستی لەگەڵ ڕێزم یعنی زۆر کەس هورگە حیوانی فرەدەدا لەو منتیقەی یعنی ئەمە هەر پێجێژ وێژ بوو ژیانتان زۆر زەحمەت هەر زۆر بەڕاستی ئینسان بێزار ئێستا جاری وا هەیە ئەو کاک هەڵمەتیان مەسەرەن بازە ماڵەچی دی هەیە خاوێنی ئەکاتەوە بە پارەی خۆمان هەر بزەبت ساعتێک پاش هەنجین یەکسە زبردا ئەندرێتەوە بەبێ ئەوە هیچ مڕعاتی کامیرەشماندارە کامیرەی دانن ئەوە کامیرە هاوەتە کامیرەمەدانەوە ینی خەڵک سەر پێچی دەکات تۆ پێم بڵێ بە دیاردەیەکی شارستانی هەولێر پایتەختە معقولە چەند خۆڵێک و پاشماوەیەک لێرە کۆ ببێتەوە کەس نەبێ فڕی من خەتای حکوومەتیش نیە خەتای خەڵکە کەسە خەتای حکوومەتی نییە خەتای خەڵکە کەسە خەڵکەکە یەقیز نیزامێبی ڕۆژانە کەپس دێتن زبرەکەی لە کەپسی دەکا نانی لە پێش مارشکە فڕیداتن باش ئێستا چی بکەین باشە بەڕێی ئەوە بەڕێی من ئەگەر یەک جاری خان بیتەوە خەڵکەکە دیارە بچێت زبری ڕوودەکات تۆ داوا لە شارەوانی دەکەی دەڵێ کاکە بە چەند شۆفەڵێ دەوێت چەند شۆفەرێک ئەگەر پارەی گازیان یە پارەی گازەکەی دەدەین قەڵاویان یە دووسێ قەڵاوی لە حسابی خۆمان دەگرنێ و جادەی دێنین بافڕێدن تەنیا ئەوان بەیشەکەستن بەیشەکەی هەستن لە سەمە نەشێتەوە چونکە کەمە شۆفەر دێدەین درنەوە دەیکەنە خانی دەیکەنە دوکان لە سەمە دەشێتەوە بەرزکات تایر چەند گەڕکێک لە هەولێر لەوانە گەڕکی نازماوە تاوەکو ئێستا ینی ئاوەڕۆیان نییە پرۆژێک لەوێت جێبەجێ کراوە وا دەکات یەک نمە باران ببارێ ئاوەکە بچێتە ماڵان زیاتر لە 200 ماڵ حاڵیان بەم شێوەیە خراپە چی دەڵێن بۆ ئەمە؟ بەڵێ
لە ڕاستیدا ئەوڕۆ کە شەمووە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا خۆ ئامادەکردن لە بۆ هاتنی وەرزی زستان کە ئەمە هەموو ساڵێ ئەو کۆبوونەوە کە پێی دەڵێن لیژنەی ڕوبەڕووبوونەوەی لافاو لە بۆی ئامادەکاری بکەین و ئەو کارانەی کە پێمان دەکرێت ئەنجامی بدەین وەکو پاکردنەوەی ئاوڕۆکان لە چەند شوێنەی بربەستەیە فرێدانی کەلوپەل و پاشماوەی پرۆژەکان هەیە کە دەبنەمای کۆبوونەوەی ئاو و دروستکردنی بربەست لەسەر ڕێڕەوی ئاوڕۆکان و هەروەها هەندێک گەڕەت شەیە لە ڕاستیدا هەر سروشتی گەڕەکەی لەبەرەوەی کاتی خۆی بەبێ مۆڵات بەبێ نەخشەی بنەڕەتی دروستکراوە بەکو بڕێ بە زێدەڕۆی بەڵام واقع حالەکەن ئێمە خزمەت گوزاری پێویستمان لە ساڵانی ڕابردوو گەیاندەوێ بەڵام هێشتا نەکەمایە و یەکێک لەوانە ئەو گەڕەچی مامزاوە و نازماوە ئەوانەیە کە پێویستی بە ئاوڕۆ هەیە زۆر باش کاک تاهێر ینی پێشتر ئێوە خزمەت گوزاریتان پێشکەش کردووە مقاولە کاری کردووە لە باتی ئەوەی ینی شەقامەکە لە ئاستی خانووەکە نزمتر کە بەرزتری کردوتەوە هاوڵاتیان دەڵێن تەنیا یەک شۆفەر لێ بدا ئێمە هەموو شەوان یەک نمەباران بار دەبێت بە فلچەکەی ماڵەوە ئافڕێ ئەویان دەکرێت ئەمە کۆبوونەوەکەمان هەموو شارەوانیەکانی ناوشاری هەولێری تێدا بوو شارەوانیەکان و بەرگری شارستانی ئاوەڕۆ ئاو هەمووی تێدا بوو و باسی ئەوەمان کرد ئەو جێگایانی کە مەترسی لەسرە لە بۆی بتوان ئەوەی دەکرێت بە توانای خۆیان بەڵام مەسەلەی بودجێک لەبەر دەستمان داوی وەکو پارێزگا ئێمە هیچ بودجەکمان لە بەردەستیدانە لە ڕاست ئەوەی هەیە دەخیل بەتاڵ ئەوەی هەیە لە توانای ئەو نەسرەیان ئەگەر داهاتە چی شارەوانیەکان هەبی ئیداریەکان هەبی دەتوانین ئەوەی بکەین و لەبەرەوەی نەک ئەوێت چەند جێگایش کەشەیە کە خاڵی لاوازن لە هەولێر کە هەر بارانە کە زۆر دەباری ساڵانی ڕابردوو ژوا بووە لە بۆ نمونە سەر مەتری لای بەنزیخانەی ئاکار و لای فامیلی مۆل گەرکان زۆر باشکەوا هەیە ئەو پێویستی بە ئاوڕۆیە کەمەشاما کرد ئێستا زیاتر لە 15 میلیارد دیناری دەوێت باشە تۆ پێم بڵێ هەولێر پایتەختە دەیان کوسڵخانە میوان دێتن سەردانی شاری هەولێر دەکا معقولە هەولێر وەک پایتەخت خاوەنی بودجێکی تەرخانکراو نەبێ خزمەت گوزاریەکی سادە پێشکەشی هاوڵاتیانی بکە ئەمە بەڕاستی زۆر جاریش داواما کردی ئەمە ناڕێن وەک پایتەخت ئەمە دەڵێن وەک هەندێک جاران بەڕاستی دەڵێن وەک شارەکانی تریش ئەگەر هەندێک بودجە هەیە لە بۆ ئێرەش تەرخان بکرێ پرۆژەکەم بەشی زۆری وەستاون دەزانین کە قەیرانی دارایی وای کردێکە ئێمە بەس پرۆژەکانی خودی پارێزگای هەولێر زیاتر لە 700 پرۆژە تا ئێستا وەستاوە لە بودجەی پەرەپێدان لە بودجەی پیترۆدۆلار لە بودجەی وەبەرهێنان لە بودجەی غەرامات مروری کە ئەوانە هەمووی ساڵانی ڕابردوو دەستی پێکرا و بەڵام بەهۆی قەینانی دارایی وەستایە ئەمە هیوادارین یعنی بەڕاستی هەر هیچ نەبی ئەوەی کە لە سەداهاتی شارەوانی بوو هەندێک لە سەداهاتی هات و چۆ بوو ئەو پرۆژانە بەشێک لەو داهاتانە بتوانرێت سوودی لێوەربژێ لە بۆ هەندێک پرۆژەی بچوو و ئەوانی تریش هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێن بتوانانی ئەو پرۆژانەی وەستاون بەهۆی قەیرانی دارایی دەست پێ بکرێت هەولێر پێویستی بە چەند بڕەپارەیە خۆی پێداویستی یەکجار زۆرە ئەنێ من ڕقەمەکی لەبەرەوەی بە ملیار لەبەرەوەی 5 ساڵە پرۆژە نەکرایە گەڕەکی تازە دروست دەبی خزمەت گوزاری و خواستی خەڵک هەر زیاد دەبی بەڵام ئەوەی ئێستا ئەمە پێویستمان پێە تەنیا لە بۆ تەواوکردنی ئەو پرۆژانەی کە دەستمان پێکرد بوو لە پارێزگای هەولێر بەهۆی قەیرانی دارایی وەستایە زیاتر لە 170 میلیارد دیناریە ئێستاکە بەڵام ئەوە تەبان دەبی ئەو پرۆژانەی کە بە نیوەچلی مابوونەوە تەواو بکرێ قەرزی تێدایە و بێجگەلەوەی پێداویستی ڕۆژانەش هاوڵاتیان هەر لە حاجی ئۆمەرانەوە تا مەخمور ئەوە بە بەردەوامی داواکاری دێ بەڵام حکوومەت ئایا ئەو توانایی هەیە بێگومان لەو دەمەی پێشترێ بودجەی پەرەپێدانی پارێزگاکانە بوو کە ساڵانە ئەو بودجەیە تەرخان دەکرێت و دەستی پارێزگا کراوە بوو لەو بارەیەوە بە پێی ڕێژەی دانیشتوان دابەشی دەکرد لەسەر قەزا و ناحیەکان باشە کەوایە هەولێر ئەگەر تەمەشا بکە هەر چەندە بازدەوە دەکرێت گۆڕانکارێکی زۆری تێدا ڕوویدا و بنیادنان و ئاوەدان کردەوە بەڵام مەقدورە لە ڕووی بودجەوە با بینە سەر تەوەرێکی دیکە هەندێک جار گرەی لە شارەوانیەکان دەکرێت ینی بۆ نمونە ئەمڕۆ ئێمە چوینەتە گەڕەکێک تەنیا 500 دلاری خەرجیە یەک دنیا زبڵ لە گەڕەکێکە
چەند شۆفەرێک چەند قەلابێک خۆڵ دەتوانێت ئەو زبڵانە فڕێدە لە پێنجی حەسارۆک بۆ ئەمانە پشتگوێ خراوە. ئێستا یەکێک لە خاڵەکانی کۆبوونەوەمان ئەوە بوو دەبی شارەوانی بە هەماهەنگی لەگەڵ دایرەکانی تریش ئاودێری و کۆمپانیەکانی پاکردنەوە ئەو خاشاکەی کە فرێ دەدرێ بەڕاستی دیاردەچی ناشیرناوە داوا لە هاوڵاتیانیش دەکەین کە هەماهەنگ بن هاوکار بن شەوانە ئەو جێگایانەی گۆڕەپانە ویان ڕێڕەوی ئاوەکانە دەبینی شەوانە خاشاکی فرێدەن و دیاردەچی زۆ ناشارستانیە و ڕێنماییماندا کە کۆنتترۆلی ئەوەسع بکرێ و کاردانەوە دەکەنیانی هەوڵ دەدرێت تاقان بەشێکی زۆری بەڕاستی پێویستی بە بودجەکەی لە بۆ فرێدانی ئەوانە بەڵام ئەوی تر دەبی شارەوانی دەبێ ڕێنمایی دەرباشەوە دەبێ بە توندی سزای ئەوانە ئاوە ڕۆی کۆرنیش زادەی کۆرنیش ئەو یەکێکە لەوانە کە باس کرا لە کۆبوونەوەی ئەوڕۆ دەبێ ئەو ئاوەڕۆیە ئەو ڕێڕەوە و ئاوەڵابی لە بۆەوەی ئەگەر بارانباری بتوانێت سوودی لێوەربگیرێ و نابی ئەو زێدە ڕۆیانەی کە ئێستا دەکرێتە سەری بەردەوامبی هەڵبگیرێ. ماوەیەکی زۆرە لە دانیشتوانی هەولێر بە تایبەت ئەو گەڕەکانەی کە هەژار نشینن چاوەڕێ لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بە زووترین کاتفریان کە پێش ئەوەی وەرزی زستان بێ و ماڵەکانی ئەوان پڕ بێت لە ئاو. ئێمە کێشەی ئەوانمان هێنا پارێزگا ئیدارەی پارێزگای هەولێر دەڵێت تاوەکو ئێستا بڕێکی ئەو تۆی پارەمان لەبەر دەستدانیە تاوەکو پرۆژەی گەورە و زەبەلاح لە هەولێر پێشکەش بکرێ و بە پەلە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکرێت بە تایبەت شاری هەولێر دەڵێن هەر کاتێک پارە بێ ئەوان خزمەت گوزاریە گرنگەکان پێشکەش دەکەن لەگەڵ ئەوەشدا ئەو کێشانەی کە بە پارەیەکی کەم جێبەجێ دەکرێت سۆزیاندا لە ماوەی نزیکی داهاتوودا ئەو پرۆژانە جێبەجێ بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.